أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ واعدنا موسى 40 ليلة واتببير تانبي كاتي كواوادما لو موسى دانا تلشو ديارة أو تلشوا وكل تفسير كان كباسكرة لباقي آتكاين تر طبعا كمفهومك وجرة أو تلشوي خواي قور سبحانه وتعالى وكوادا دا موسى كواتي دا مناجات بكاتن لدواي أو تلشوا توراتي بيدا بخشي کەوەی ئێمە بەسمانە لێرە خوای گەورە باس لە چل شەو دەکات چل ڕۆژ ناکە چل شەو 40 لەیلە شەو لە قورئانی پیرۆز حسابێک تایبەتی لۆ کرایە بەڵکو وەکو هەندێک لە مفەسرین دەڵێن ئەگەر تەماشا بکەین لە قورئانی پیرۆز شەو بەسەر ڕۆژدا تەفزیل کرایە ئەوەندە فەخرە بەسە لە بۆ شەو کاتێکەوە خوای گەورە گەورەترین ڕوودا و کە بریتە لە قورئانی پیرۆز دەفەرمی إنا أنزلناه في ليلة القدر أو قرآن من دا بزان لشويكدا كشوكا بيدا قوتري القدر شوي قدر قيمة أو معجزة كوري كوا بيغمبر كخواي قور سبحانه وتعالى بيغمبري بخشي كبريتي والإسراء ومعراج هرب شوبو سبحان الذي أسرى بعبده ليلا كواتا خواي قور سبحانه وتعالى اعتبار لبو شودادني وأو عبادتي كوا بشو دكري إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا واتو عبادتي كوا بشو دكري لدواي أوي كاد خوي وهل دستي وبير قتري ناشئة أو نويجي كوا بشو ديكي هي أشد وطئا وكوزانان دفرمون واتل لو عبادتي ولو نويجي كديكي ولو قرآني كديخيني علاقة و پەیوەندی نێوان زمان و دڵ زۆر بەهێزە لەو کاتانەدا لە کاتی سکوونە و ئەقوەم قیلە و هەروەها زۆر چاکترە زۆر بەسوودترە ئەو قەولە لەسەر زمانتدا دەمەزرێ و دەبیتە مای ئەوەی کەوا زیاتر لێی ڕابێ و لە بیری نەکەی کاریگەری زیاتر لەسەر دڵ و دەروون لێیە تەماشا دەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمی أفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل چاکترین نوێژ لە دوای فەرزەکان شەو نوێژە لەبەرەوەی ئەو کاتانەیە کە زیاتر ئیخلاسی تێدایە لە کاتێکدا کەس ناتبینی و هەروەها ئیجتیهاد و ماندیبوونەکی زیاتری دەوێت تاوەکو لە ناو جێگا هەڵدەستی و لە پێناوی خوا هەڵدەستیەوە و لەسەر پێیەکان ڕادەوسی و قورئانی پیرۆز دەخوێنی ئیتر والأجر على قدر المشقة وەکو لە سوڕەتی ئەسەجدەدا دەفەرمیتن ئەوانەی کەوا بەو شێوە جێگاکانیان بەجێ دێڕن لە پێناوی خوای گەورە هەڵدەستنەوە و ئیتر قورئان دەخوێن و نوێژ دەکەن فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين نازان داخوتيان لبو آماده كرا لو شتيكوا سابيان بيرون دبيتو لا بهشت بانو برين إتر گەورەترین شەڕەفیش لە بۆ شەو ئەوەیە کە خوای گەورە لە سەیەکی ئەخیری شەو دێتە ئاسمانی دنیا و دەفەرمی چێ هەیە داوام لێ بکا پێی ببەخشم چێ هەیە داوام لێ بکا لێی خۆش بم لێی خۆش ببم